سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی دەروون و دیاردە لەگەڵتانە کە گەمەوە دیاردەم جارەمان ڕەنگە بەشێک لە بینەران پێی وا بێمە دیاردێکی زۆر بچووکی کۆمەڵگەیە بەڵام بەهۆی یاری پەبجی و ئەم تەق و ڕووبەزموڕەوە بەپێی ئەو بە دوواداچوونانی بەرنامەی دەروون و دیاردە نزیکی دەخێزان لە کوردستان لە لێواری جیابوونەوەن بەهۆی ئەم بەزم و ڕەزمی یاریەوە بەهۆی ئەم تەق و تۆقەوە ڕەنگە ئەم یاریە خۆی لە خۆیان فەلسفەی دروستکردنی یاریەکە و شەریکاتی یاریەکە فەلسفەیەکی بزنسی بێت و خۆ مەشغوڵکردن بێ بەڵام زیارڕەوی تاچی کورد لەم یاریە و زیارڕەوی و تەقەمۆسکردن لەناو ئەم یاریە ئەم یاری گیانۆتەوەی کە وەکو وتم بەپێی بە دوواداچوونەکانی دەروون و دیاردە نزیکی دەخێزان لە لێواری جیابوونەوە و بە خۆشحاڵی شەوەیەکێک لەو بەڕێزانە لە خەمخۆری بۆ ترسناچی ئەم یاریە و بۆ زیارڕەویکردن لەم یاریە گەورەی نوان و قسەی بۆ کردیم. من پێم خۆشەوە بڵێم کە بۆچی ینی دیاردەکە ئەوەیە قسەکەی ئێمە ئەوەیە بۆچی ئێمە کە کاتێکە یاریەک بۆ خۆمەشغوڵکردنە لەگەڵ لە وڵاتەکانی دەرەوە بەعکسەوە خێزانەکان لە یەکتری نزیکاتەوە لەو پێما بێت لە کوردستانیشە کوڕکچێکی جوان بەوەی ئەم یاری پەبجیەوە بەیەک گەیشتن و وێنەکانیمان بینی بە خۆشحاڵیەوە بە میوانناری مەلا محەممەد ئینەی ئەندامی لیژنەی فتووە مامۆسا بەخێربی دکتۆر شوان ئیسماعیل توێژەری کۆمەڵایەتی جەنابی شێ بەخێربی ئەردەوان مەحموود مامۆسای زانکۆ جەنابی شێ بەخێربی و بەڕێزێکیشمان لە سلەیمانیەوە لەگەڵایە کاکە ئاکام عەلی یەکێکە لەو بەڕێزانەی کە یەکەم گروپ بوون لە کوردستانە ئەم گروپی پەبجییان دروست کردووە و خانمێکی تریشم لەگەڵا و خانمەی کە بەویستی خۆی پێی خۆش نەبوو کە دەموچایی پیشان بین بەڵام یەکێکە لەو ئەتوانم بڵێم یەکێکە لەو کەسانەی کە قوربانی دەسی ئەم یاری پۆبجیێ و بەداخەوە لە لێواری ترازانی شیرازی خێزانەکانن کە هیوادارین هەموو شتێک باش بێتەوە و ئەم یاریە فڕێن و دەستکەنەوە ملیەکتری زۆر بەخێربی مامۆسا زۆر بەخێربی دکتۆر شوان زۆر بەخێربی مامۆسا ئەردەوان من پێم خۆشە بەر لەوەی بچینە لای میوانەکان پاکێجێکی گشتیمان دروست کردووە لەسەر ئەم یاریە بابینەوی. لە سەردەمی واقعی مەجازیدا مرۆڤ زۆر بە سەختی دەتوانێت سنووری نێوان ڕاستی و هەم دیاری بکات. ئەمڕۆ لە سەردەمی باڵەدەستی تەکنەلۆژیا و دنیا خەیاڵەکەیدا تاکەکان ئەوەندە پەیوەستن بە جیهانی پڕ لە خەیاڵ و ئەندێشەی نێویاری و گەمە ئەلکترۆنیەکان نیوهێندە ژیانی ڕاستەقینەی خۆیان بۆ گرنگ نییە. لە سەردەمی ئێستا موبایل و ئامێرە زیرەکەکان و یاری ئەلکترۆنیەکان ڕۆژانە بەردەوام بەکاردێت و لە بەردەستدایە. زۆربەی خەڵک ناتوانن دەستبەرداری بن. ڕۆژ نییە خەڵکی جیهان و کۆمەڵگەی ناو دنیای پاڵەوانەوە هەمیەکان و ئالوودە بە یاری ئەلکترۆنیەکان سەرکەوتن و دۆڕان تۆمار دەکەن. دیاردەی ئالوودەبوون بە دنیای خەیاڵی جیهان و کوردستانی گرتوتەوە کە ئێستا بەشێکی زۆر لە منداڵ و گەنج و تەنانەت بە تەمەنەکانیش چەندین کاتژمێر یاری ئەلکترۆنی دەکەن بە تایبەتی پەبجی. ئەم یاریە لە ساڵی 2016 دەستی بە بەرهێمێنان کردووە. سەرەتا تەنها لە کۆمپیوتەر بەردەست بوو. دواتر ئەم یاریە بە خۆڕایی لە ڕێگەی موبایلی زیرەکەوە گەیاندرایە گەیمەران و لە ناوڕاستی ساڵی 2017دا بۆ یاری ئەلکترۆنی پلەیەک لە بەکارهێنانیدا. بە جۆرێک کە تا ئێستا زیاتر لە 2,721 ملیۆن کاتژمێر تێکڕای یاریکردنی پەبجیە کە دەکاتە 310,000 ساڵ. واتە زیاتر لە 310,000 ساڵ خەڵکی کاتیان بۆ ئەم یاریە تەرخان کردووە. ئەم گەیمە بە جۆرێک باڵی بەسەر جیهاندا کێشاوە کە لە ماوە یەخولەکدا زیاتر لە 400 کەس لەم جیهانە خەیاڵیەدا دەکوژرێن. پەبجی لە موبایل زیاتر یاری پێدەکرێت و ڕۆژانە ملیۆنێک دۆلار داهاتی هەیە. مەترسی ئالوودەبوون بەو یاری ئەلکترۆنیە ئەوەیە بە ئاسانی بۆ هەموو شوێنێ دەگوازرێتەوە و لە دەستی دەگریت و بە پێچەوانی هەندێک لە یاریەکان کە پێویست دەکات لە شوێنی دیاریکراو ئامادە بیت. لێرەدا شارەزایان جەخت لەوە دەکەنەوە کە گرنگە پارێزگاری لەوە بکرێت موبایل لە سنووری دیاریکرا و جێگیر بەکار بهێنرێت. سیرکردنی موبایل بۆ ماوەی 20 خولەک توانای داهێنان و هەستی خۆشی لای مرۆڤ کەم دەکاتەوە.
بە فیڕۆدانی کاتێکی زۆر لە ژیان هۆکارە بۆ تەشەنەسەندنی کێشەی خێزانی کە تا ئێستا بەهۆی ئالوودەبوون بە یاری ئەلکترۆنیەکان چەند کێشەیەکی خێزانی لە دادگاکانی هەرێمی کوردستان تۆمار کراون. پێشتر یاری ئەلکترۆنیەکان تەنها جیهانی منداڵان بوو، بەڵام بەهۆی فراوانی بواری تەکنۆلۆژیا و قازانجی مادی ئێستا گەورە و منداڵ ڕۆژانە کاتەکانیان بە یاری ئەلکترۆنەکان دەبەخشن. دەستخۆش مامۆسابا لە جەنابتەوە دەست پێ بکەم. هەڵبەتە ئەزانم ئەم دنیا ئەلکترۆنیانە تۆزێک دوورە لە دنیای جەنابتەوە لە تەمەنی جەنابتەوە، بەڵام من ئەمێ ئەوە بڵێم لە چەند ڕۆژی ڕابردووە لیژنەی ینی ئەم مدمین بوون بەم یاریەوە گەیشتەوەی کە لیژنەی فتووە لە کوردستانە فتوای وایان ناکام یاریە مەکرۆکن ئەم یاریە وەکو پێویست بەکاربێت یان هەر قەدەغە بکرێت. قسەکە ئەوەیە ئایا لە ڕووی دینیەوە ئەوەندە مەشغوڵ بوون بە یاریەکی ئاواوە ئەوەندە مەشغوڵ بوون بە یاریەکی ئەلکترۆنی خەیاڵی ئاوەوە تا چەند ڕێ پێدراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا ومولانا محمد وعلى آله وأصحابه والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. دیارە بەنسبەت بڕیاری لیژنەی فتوای باڵا کە ئێمە لە ناو ئەو لیژنەین لە هەولێردا ئێمە ئاگامان لەو بڕیارە نییە و نەشدراوە لێرەدا لە حەقیقەتدا وەکو ڕوونکردنەوەیەک حەقیقەتەکە ئەوەیە. بەڵام دیارە ئالوودەبوون بە هەر یەکێک لەو یاریەکانی ئەلکترۆنی جاکەیفی خۆیەتی فەیسبووکە ئەوی دیکەیە هەر شتێکی هەیە کە لە سنووری خۆی تۆ دەرەوە بوو بەهۆی تێکدانی کۆمەلگا لە ڕووی ئاینی ئیسلامەوە شتێکی ناپەسەندە و خراپە. چونکە ئێمە ئەگەر لە ڕوانگەی قورئانی پیرۆز تەماشای کات بکەین بۆمان دەردەکەوی کە لە پەیامەکانی ئاسمانی بەگشتی و بەتایبەتی لە قورئانی پیرۆز و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندە گرنگی دراوە بەکات. خوای رب العالمین لە چەندەها شوێن لە قورئانی پیرۆز سوێندی پێخوردووە والضحى والليل إذا سجى مثلا والعصر إن الإنسان لفي خسر كعصر بمعنى ويكات زمانه خوای تعالی سوێندی پێخواردووە. بەڵام دەڵێ ئەو عەسر و کاتە لەبەر ئەوەی کە بۆ ئەوەیە کە ئینسان لە ڕاستیدا خوداپەرستی بکات و خزمەتی وەتەن و نیشتیمان بکات و کۆمەلگا بەرەو ئارامی و خۆش و شادی ببا ئەوە لەبەر ئەوەی غەیری وی بخۆی هەرچی مرۆڤە ئەگەر ئەو کارەی نەکات و کاتی خۆی بە فیڕۆ بدا لەفی خسرین إلا الذين آمنوا وعملوا الصالحات تەنها ئەوانەی کەوا بڕوادارن و دڵسۆز و دڵسۆزن و کردەوەی باشیان هەیە ئەوانە لە ڕاستیدا سەرکەوتونە. بۆیە لێرەدا لە حەقیقەتدا بە فیڕۆدانی کات یعنی کارەساتێکی زۆر گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە فەرمودەیەکدا دەفەرمی نعمەتان مەغبون فیهما کەثیر من الناس الصحة والفراغ دەفەرمی دوو نیعمەتی زۆر گەورە و بەرز هەیە زۆربەی هەرە زۆری خەڵک تێیدا زەرمەندن و قیمەتی نازان و کە ئەیەکەشیان ئەوەیە سیحەت و تەندروست ئەوی دیکە بەتاڵی واتە لە کاتێکدا کە بەتاڵبی ئینسانی مسلمان دەبی ڕووی لە چاکە و مامۆستا قسەکە ئەوەیە ینی لە ڕووی دینەوە ئێوە ینی هەم لیژنەی فتووە هەم جەنابتان ینی متابعی ناوەڕۆکی یاریەکەتان نەکردووە. بەڵێ ئێوە کاتەکەتان بەلاوە گرنگە کە مرۆڤێک ئەوەندە خوا کاتیاوەتێ بۆ ئیتاعەت و بۆ خزمەتکردنی وڵات ئەوەندە کاتی ناوەتێ بۆ یاری پۆبجی یاریەکە جەنابەت دەفەرمی کە پۆبجی کە پێ دەڵێن لە ڕاستیدا ئێمە متابعەمان بە دوادا نەکردو بە تەواوی بۆمان ڕوون بیتەوە ئایا چۆن و چۆن نییە. بەڵام بە شێوەی عام خۆی بە فیڕۆدان کەیفی خۆیەتی بە فەیسبووکە بە تەلەڤیزیۆنە بە هەر شتێکی کارەشی ناڕەوە. دەستخۆش دکتۆر شوان با بینە سەر ئەوەی کە یەجگار ئەم یاریەش یا ئەم یاری ئەلکترۆنیانە بە تایبەت پەبجی زۆر هینیش نەکەیانی زۆری تر نێخینە بەرهێرشێکی حرامکەری قەدەغەکراوی ناشتین ئەبێ لە بەرامبەریشا هۆکار هەبێت. مەسەڵەن هۆکار چیەوە گەنجێک لە وڵاتە گەنجەکانی ئەم وڵاتە ئەگاتە ئەوەی کە ژنومێر لە یەک جا بکاتەوەم پەبجیە. بەڵێ هەڵبەتە هەر کۆمەلگایەک توخمەچی لاساری تێدابی تەوژمەچی ئاڕاستەی دیاردەی لاسایی شتێکی زۆر نۆرمالە وەکو دیاردەک وەکو بابەتێک لۆ تێرکردنی پێداویستەکان ئەو تاکە کەسە ئەو کۆمەلگایە لۆ تێرکردنی پێداویستەکان شتێکی نۆرمالە بەکاریبینی لەسەر خودی هۆشیاری ئەو تاکەسەی ڕاوە دەستی ئایا تێرکردنی ئەو پێداویستە تا چەند زەڕورەتە لە بەوی شتێکی ئاساییە لەوانەیە ئەو تاکەسە ئەو دیاردەیە بەکاردەینی شێوازی لە ڕووی زانستیەوە مەسەڵەن کاتێک دانراوە با بڵین دینەکان دینی ئیسلام
لەو سەروەختا ئەم شتانە نەبووە تا بە دەقیقی وەخت و کاتێکی بۆ دانێ بەڵام بە گشتی قسەی لەسەرەوە کردو کە کات نابێ بە فیڕۆبیرێ بەڵام بەپی زانست بەپی یا زانستە کۆمەڵایەتی و دەروون ناسیەکان ئایا وەختێک دانراوە بۆی کە بڵێن ئەم وەختە تەندروستە لە 24 ساعتە نیو ساعت بێ 30 دقیقە بێت شتێکی وا هەیە یان ئەچێتەوە سەر ئاسی ڕۆشنبیری کەسێک بە تەکید ئەتوو هیچ کاتێکی تایبەتمەند نییە لە بۆ ئینسانی کە بیاوێتن ئەو پێداویستەی کە تەرفیهیە بەکاری بینی بەڵام ئاستی ڕۆشنبیری ئاستی هۆشیاری تێگەیشتنی و تا کەسە ڕۆلی هەیە لەوەی کە هەر دیاردەک لە کۆمەلگای بوونی هەیە ئاسایە نۆرمەڵە تو ممارەسی ئەو دیاردەی بکەیت بەڵام بە شێوازێک لە شێوازەکان ئەو دیاردەیە وەلەو تا کەسەی نەکە نەبتە کارکتەرەکی نەرێنی لە شێوازی بەکارهێنانی باشە پرسیارەکەمەوەی با تۆزێ بە منتەقی قسە بکەین ئایا شەریکەیە کە ئەم یاریە دروستەکە خۆم شەریکەیە کوردی نیە ئەم شەریکەیەکی من نازام ڕاستەکەیت شەریکێک ئەم یاری بەرەمێنەوە بەڵام شەریکەیە کە چوزانم ینی ئەگەر ئەوروپی بێ ئەگەر ئەمریکی بێ ئەگەر یابانی بێ قابلە مناڵ و تاکەکانی خۆیان خۆش ناوێ ئەمەکو نەخۆشی بڵایەکەن وێنی حسابی ئەو شتە ناکەنیاوە ئێمەین بە ناتەندروستی ئەم شتانە بەکارێنێ بە تەکید کاک دەروون شێوازی وەکو گوتم کۆمەلگا ئاستی کۆمەلگا هۆشیاری کۆمەلگا ڕۆلی هەیە ئەمن هەر دیاردەیە کاتێک دێتە ناو کۆمەلگای ئەمن بە جۆرێک بەکاری دەینم بە جۆرێک دەمەوێتن حەزەکانی خۆم تێر بکەم جیاوازە لەوەی کە کۆمەلگاش کە تاکەشکە بیر دەکاتەوە کەواتە لەسەر خودی ئەو تاکەسی ڕاودەستی کە ئەو دیاردەیە باشە ئێستا تۆ بە کورتی پێم بڵێ ینی ئێمە خۆمان تاچێکی ناتەندروستین کە یاریەکی واگاتە حەدیەوەی کە ژنومێر جاکاتەوە بەو هاوکێشەینا بەڵام کۆمەلگایەکین بە شێوازێک ئاستی ئامادەسازی دەرونی و کۆمەڵایەتیمان لە ئاستێکە بەرزە لەوەی لاسای دیاردەکان بکەینەوە پێش ئەوەی ئەزمونمان لەسەر هەر دیاردەکی هەبی ئامادەسازیمان تێدایە واتە باگراوندێکی ئەزمموی و کۆمەڵایەتی و سۆسیۆسایکۆلۆجیمان نییە لە ئەوی ئەو دیاردەیە ممارەسە دەکەین پێوە ئالۆدە دەبین بەڵام ئامادەسازی لێرانە کۆمەلگایمە ئەو کۆمەلگایە کە ئاستی هۆشیاری بە جۆرێکە ئامادەسازی تێدا بەکاربینی بەڵام ئەو ئامادەسازی تێدا نیە ئاستی هۆشیاری ئایا بەڕێژەیەک باش ئازانی من دکتۆر شوان من هەم بۆ مامۆساش و هەم بۆ مامۆسای ئاینیژیانی من ئەمێ بەڕاستی تۆزێک لە واقعی قسە بکەین تۆزێ بگینەوە ئەنجامەی کە ئەم یاریە بۆچی گەیشتۆتەوەی لە کوردستانە ژنومێردێک لە یەک جا بکاتەوە کە ڕێژەکە هەتا ئەم دقیقەمە بەرنمەکەی تیاکەین بەپی ئەو بە دوواداچوونانی دەروون و دیاردە نزیکی 10 خێزان لە لێواری لێکجیابوونەوەن بە هۆکاری ئەم پەبجیە یەکێکیش لە میوانەکان یەکێکیش لەو بەڕێزانە لەگەڵمانە من ئەمێ بە کاگاکان بڵێم لە سلەیمانیەوە کێچە بوون پێما بە یەکەم گروپ بوون کە ئەم یاریەتان دروست کرد کە بە گروپ بەم یاریەتانە کرد لە کوردستانە بە کورتی و بە پوختی پێم بڵێ بۆچی ئەم یاریاکەن بەڵێ بەشێکی سڵاو ڕێزم بۆ هەمووتان تاڕاست ئەمە ئێمە لە 2012 خەریکی ئەمەی نەک لەگەڵ کووردە لەگەڵ دنیای دەرەوە چەنەها برادر و ڕەفیقمان پیا کردووە لە هەموو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئوستانەت ئوسترالیاش ئەمە شتێک نییە کە بەس کورد بیکا بەڵام حالیان لە ناومانە بڵاوە لەبەر ئەوەی شتەکە بە مۆبایل هەیە هەموو لە گیرفانی هەموو کەسیا مۆبایل هەیە طبعا ئەوەی کە ئێمە ئەمان کردێمە بە کۆمپیوتەر بوو شتێکی ترە تقریبا هەر یاریەک $30 ئەکەوێت ئەگەر بێت و ئەم یاریە بای $30 باید تەشیدم کەوا بڵاو نابوو لەبەر یاریەکە بەلاشەوە لە مۆبایلایە لە ناو گیرفانی هەموو تاکایە بۆیە وا بڵاو بۆتەوانێ ئێمە یەکەم جار کە دەستمان پێکرد طبعا بەس ئەو یاریە نییە چەندەها یاری ترمان لەگەڵ دەست خۆش کاگاکەم یەک پرسیاری ترەکەم هەڵبەتە تۆ جەنابەوە لە ساڵی 2012 ئەم یاریە بە کۆمپیوتەرەکەین پرسیارەکەی منەوەی ئایا بەپی زانیاریەکانی جەنابە باشە ئایا بەپی زانیاریەکانی جەنابێ ئەم یاریە لە وڵاتەکانی تر لە وڵاتانی کە باسی کردوتە برادرمان هەیە لە ئوسترالیا و لەکوێ بەپی زانیاری جەنابێ لە هیچ وڵاتی لە وڵاتانە گەشتوتە ئەوەی کە ژنومێر لە یەک جا بکاتەوە نەخێر نەگەشتوتەوە بۆچی لەبەرەوەی یاریەکە هۆکاری جابوونەوەی ژنومێردەکە نییە ئەگەر یاریەکە بووە لە وڵاتانی تریشەمان بینی مشکیلەکە لێرە تاکی کووردە کە بەڕاستی خاوەن تاگ نین خاوەن لێشاوین هەر شتێک یەکێبی کە خەڵک بە لێشاو دوایەکەوێت نەک خۆی قەرار بە یەکێکی تر قەراری بۆ ئەیات و ئەویش دوایەکەوێت ئەگەر بێت و بەڕاستی پێم خۆش بوو کە مەسەلەی پەبجی وا گەورە بوو بۆ ئەوەی هەموو کۆمپانیاکان هەموو خێزانەکان ئەوە ببینن کە چەند فەراغێکی گەورە هەیە لەناو هەموو شوێنەکانە تۆ کۆمپانیایەکە هەبێت ئەوانی کە لەوێ ئیشەکەن خەریکی پەبجی بن ئەوە یعنی کۆمپانیاکە سەقەتیەکی تایە و ڕەفاهەتێکی بۆ کەسە دابین نەکردووە کە بێوێت لە کۆمپانیاکە بێنێتەوە بچێتە ناو دنیایەکی دەروانێ بە هەمان شێوە بۆ خێزانەکان
یعنی ئەمەە فراغێ لە ناو خێزانەکانە نازانن چی بکەن مەزبور خۆیانە پەوزی خۆیانە شتێکی تر یعنی ئەبێت ئەم کاتە بوو ئەوە تەرخام کەم پێکە بچنەوە. باشە کاگاکەم بە کورتی پێم بڵێ تۆ لە شەو ڕۆژێکا چەند سەعات یاریاکەی؟ طبعا من لە شەو ڕۆژێکا بەس ئەم یاریە ناکەم، من ئەگەر 6 ساعت 7 ساعتی ژیاری بکەم یاریەکەم کردەوە بە ئیشەکەم من ئێستا ئیشەکەم ئەوەیە وەکو یاری پەبجی هەر کاتێ بمێ و کاتە ئەشمە سەری. باشە سوودەکەی چییە؟ باشە هەڵبەتە من جوابەکەی زانم، بەڵام من ئەمێ پێ بڵێم سوودەکەی چییە؟ بۆ کەسێکی وەکو من سوودەکەی وەکو ئیش و مەعیشەتی ژیانمە پارە بەوە پێیاکەم یەکەمیان، دووەمینیشیان خۆشیە، یعنی لەم وڵاتەی ئێمەیە ئەگەر بێت و یارینەکەی نەچیتە دەرەوەی وڵاتی خۆمبان کوردستان چی ئەەکەیت؟ شوێنێکی ترم پێ بڵێ کە گەنج ڕووی تێ بکات. دەستخۆش هەڵبەتە زۆر لەگەڵمانە بمێنەوە، هەڵبەتە زۆر بە جوانی دەسە خسە سەر هەندێ وردەبرین کە پێم وا بێم برینانە لە پشتی ئەم یاریەوەی نەک ئەم یاریە هۆکار بێنی قسێکی جوانی کرد کاگاکەمەڵێ ژن و مێردەی خۆیان ئامادەی جیابوونیانتیانە بێ ئەنی ئەماکەن بە بیان و بەڕاستی. مامۆسا ئەردەوان ببوورە ئاخر کە زات مەلاو بەڵام وەکو مامۆسایەکی زانکۆک و هەڵقوڵاوێکی ناوم کۆمەڵگەیە و ڕەنگە جەنابێ بەر زۆرترین گەنج بکەی ڕۆژانە لە تەلەبە و لە خەڵکی ئاسایی. قسەی تۆ چییە لەسەر قسەی مامۆسا و مامۆستا و کاگاکانیش کە لە سلەیمانیەوە قسەی؟ پێشەکی سپاس بۆ دەرفەتە بە بڕوای من بۆچوونی من زۆرتر نزیکترە لە بۆچوونەکانی کاگاکامەوە لە ڕاستیە. ئەم گرفتی پەبجیە هەڵبەتە یاری ئەلکترۆنیەکان مێژوێکی دوور و درێژیانێ بە شتێکی تازە نیە، پێشتریش یاریێکی تر هەبوو کە گەشتە واستەی نزیک لەوەی پەبجی لاتەوە کە بە یاری بۆکیمۆن ناسرا بوو، ئەوە بوو ئەو یاریە بە فەرمی قەدەغە کرا لە زۆربەی وڵاتانی دنیای، بەڵام کێشەی بۆکیمۆن لەوا بوو کەوا بۆ هۆکاری ڕوودانی حادیسی سیارات زۆر ڕووی ئەدا بەهۆی ئەو یاریەوە. ئەوە بوو لە زۆربەی زۆری ئەو با بڵێن کۆگای دابەزاندنی یاریەکانە ئەو یاریە قەدەغە کرا ئەگەرچی یاریەکە پلەی یەکەمی هەبوو لەسەر ئاستیجا، کەواتە ئەم بابەتە بابەتێکی تازە نیە و پێشتری ژەر هەبووە، بەڵام بۆچی لە کۆمەلگای کوردیە ئاوا بۆتە گرفتێکەوە لیژنەی فتوا قسەی لەسەر بکە بەرنامێکی تایبەتی میدیایی لەسەر بکرێ. بە تێگەیشتنی من ئێمە بەڕاستی کێشەمان لە بنیادی پەروەردەیی هەیە لە وڵاتەیە، بنیادی پەروەردەیی بۆ مانایی کە ئێمە لەگەڵ ئەو هەموو پێشکەوتنە یەک لە دوایەکانی تەکنەلۆژیا و ئامرازەکانی تەکنەلۆژیا هێنایەکایەوە تەماشاکی پرۆسێسی پەروەردەمان هێشتا لەسەر ئەو مۆدێلانەی پێشووترە کە لەگەڵ ئەمانە هیچی ناگونجێ. یعنی تو تەماشاکی یاری ئەلکترۆنیەکان هیچ پانتایەکی بۆ جێ نەکراوەتە، نە لە قۆناغی سەرەتایی، نە لە قۆناغی ئامادەی، نە لە زانکۆکانە، کە ئێمە هیچ گرنگیەک بەم هەموو پێشکەوتنە نەدرێ. ئێمە هەر لەسەر ڕێتمە پەروەردەیە نەریتیەکەی جاران بڕۆین بە دڵنیاییەوە کاتێک دیاردەیەکی نوێ تەکنەلۆژیا بەرهەمی هێنێ نازانی چۆن مامەڵی لەگەڵا بکەین. وەک چۆن مۆبایل هات نەمانزانی چۆن مامەڵە بکەین، وەک چۆن هەر دنیای ئەلکترۆنی تازە کە تا وڵاتەوە حتا ساری تازەش نەمانزانین چۆن. بەڵێ جا ئەوە گرفتە بنەڕەتیەکەیە و ئەو بابەتانەی تریش کە ڕویاندا و جەنابەت لە سەرەتای بەرنامەکە ئاماژت پێکدا ئەم یاریە بۆتە هۆکاری لێکترازانی خێزانەکە بە بڕوای من ڕەنگە ئەمە هۆکارێکی بابەتەکە بێ، ینی دیوە ئاسڵیەکە نییە، چونکە خێزانێک ئەگەر بنیادی پێکاتی دروستبوونی خێزانێک بە بەکارهێنانی یاریێکی ئەلکترۆنی لێک هەڵبوەشێتەوە پرسیاری ئەومان لا دروستەکە ئەسڵەن ئەبێ ئەساسەن ئەم خێزانە چۆن دامەزرا بێ. بۆیە بنەمای دامەزراندنی خێزان زۆر لەوە گەورەترە، زۆر لەوە پتەوترە کە بە بەکارهێنانی یاریەک لێک هەڵبوەشێ. ئەوە هۆکارەکانە بەتێگەیشت. دەسەکانی خۆش بێ مادەم باسەکەمان وای لێ هات ئێستا یەکێک لەو بە دوواداچوونانی ئێمە کردمان وتم بەداخەوە دەخێزان لە لێواری جیابوونەوەن بەهۆی یاری پەبجیەوە خانمێک کە بە هاوسەر یەکێک لەو بەڕێزانەیە کە هیوادار نین خێزانەکە دەردی مامۆساوەتی بە هۆکاری ئەم یاریە لێک بترازێن. زۆر گەورەی و نوان خانم جان لەبەر سانسۆر خۆی حەزی کرد کە ناوی نەبین، زۆر گەورەی و نوان خانم جان سوپاس دەکەم کە ئامادە بووی لە بەرنامەکەما و ئەتوانی قسەمان بۆ بکەی. من ئەمێ ئەوە پرسم لێ و چەند ساڵە زەواجە کردووە و ئەم یاریە چی لە ژیانە کرد؟ 4 ساڵە زەواجم کردیا و خاوەنی 2 منداڵە بەڕاستی بێزار بووینە لە دەزەوگەمەی ژیانمان نەمایە
خەومان نەمایە، خۆشەویستی لە بەنی ژن و مێردایەتیمان نەمایە، سەعات چەند سەعات 10 سبەینێ حتا 4 و 5 سبەینێ گەمە دەکرێتن لایفی دەکرێنەوە لەگەر ژنان گەمەی دەکەن ئاگیان لە ژنەکانی خۆیان نەمای ئەمە هەموو ئیهمال کرانە بەس ئەمن نیمە زاری وچی من لە دەست ئەو گەمەی بێزار بوون لەوانە ئەو ئەمن هاتی مە قسەی دەکەم لەوانە ئەو کەسانە نەتوانن بێن قسەی بکەن وەکو من خەفەت بار بن بەڕاستی ژیانم نەمایە بێزار بوومە لە دەست ئەو گەمەی هیوادارم ئەو گەمە ڕاگیرێتن. باش خانم من ئەمێ ئەوە پرسم با بڵێن هاوسەرە بەڕێزەکەت چەند کاتی بۆ تۆ دانا و چەند کاتیشی بۆ ئەم یاریە دانا؟ هیچ قسەی لەگەرە من ناکە 2 دقە لەگەرە من دادەنیشیتون و دەڕواتن گەمەی دەکا بێزار بووینە بەڕاستی بێزار بووینە. باشە من پێشنیار ناکەم یا هیوادار نیم کە دوورە بێت لەوەی کە ئێوە بەهۆی ئەم یاری ئەلکترۆنیەوە جابنەوە بەڵام ئەگەر هاوسەرە بەڕێزەکە و لەسەر ئەو ڕیتمە بەردەوام بێت لەسەر ئەو یاریکردنە بەردەوام بێت هەڵوێستی جەنابەت چێ بێ؟ لێ جیابوومەوە چارەسەر جیابوونەوەیە بەڕاستی چون گەمەشتە چوانیە لەسەری لێ جیاب بێەوە بەس کەشتە گەوها بڕاتم دەتانم لێ جیاببوومەوە زۆر لێ بێزار بوومە چونەگەت و لە مارەبی پیاوەکەت ئاگای لێت نەبی چ دەکەی و چ ناکەی چ ژن و مێردایەتیەکە داوا دەکەم لە حکوومەتی عێراق ئەو گەمە ڕاگیرێتن بەس ئەمن نیمە دەناڵێنم لە دەست ئەو گەمەی زۆری وچی منە هەموو ڕۆژێ شەڕ و مشکلە لەسەر ئەو گەمەی دەبیتن داوا دەکەم لە حکوومەتی لە مەلایەکان هەمووی لەسەری قسەی بکەن ئەو گەمەیە ڕاگیرێتن ئەو ژنان هەموو بێزار بوونە مێردەکانیان ئاگیان لە ژنەکانی خۆیان نەمایە لە بەژنیتکە لە دەستگەمەی معقولە خۆشەویستی لە بینی ژن و مێردی نەمینێ لەسەر گەمەی ئەمن زانیتم گەمە دەکرێت لە سەعاتێک 2 سەعات لەو خۆشی نەمزانی 24 سەعاتێک لەسەر گەمەی بی بەداخەوەڵا هیواداردم من هەڵبەتە من بەم خانمە بەڕێزاڵێم و بەو خێزانانەی تریش کە هەندێکیان ئامادە نەبوون قسەمان بۆ بکەن بە هاوسەرە بەڕێزەکانی شانەڵین هەڵبەتە ئێستا مامۆساگەر پێویستمان ڕەنگە بە نەسیحەتێکی جەنابی شێبێ کە دەردی مامۆساردەوان و تیانی ژیانی ژن و مێردایەتی و ئەو کۆمونیکیشنە ئەبێ گەورەتر بڕوانێت لەوەی کە بەیاریەک تەرقیم کرێت و بەیاریەک سەیری ئەنجامەکەی بکرێت کە بەردەوام بن یا بەردەوام نەبن مامۆسا نەسیحەتی تۆ بۆ ئەم خانمە و بۆ ئەو بەڕێزانی تریش چییە بۆ ئەو خێزانانش چییە کە هاوسەرەکانیان بەدەست ئەم یاریەوە ناڵێن؟ والله طبعا ئەوەی کە جێداخە لە ڕاستیدا ئەوە پێشی ئەو یاری ئەلکترۆنی هەبووە کە وەکو ئێمە وەکو مەلا هەبووە ژنومێر تاتوونە لای ئێمە کە غەیری ئەوەش مەسەڵەن ئافرەت هەبووە و توێتی مامۆستا لە ڕاستیدا تەماشا دەکەی مێردەکەی لاپتۆپی داناوە لەسەر جەیەکەی هەتا وەکو بەیانی یعنی نهائیەن ئاگای لە من نییە یعنی کارگەیشتۆتە ئەوەی کەوا یعنی ببیتە سەبەبی جیابوونەوە زۆر جار هەبۆشتی وە یعنی بە پێچەوانەشەوە نەک بڵێ هەر تەنها پیا و ئەوەی دیکەش هەبووە کە لە ڕاستیدا ئەویش هاتۆتە لای ئێمە وەکو ئافرەت و توێتی وەکو پیا و توێتی بەڕاستی حەزمان لەیەکە لە ڕێگای وتارەکانتەوە یا لە خۆتبەدا نسحەتی ئەو ئافرەتانە بکەن کە کارگەیشتۆتە ئەوەی ئەوەندە مەشغولی ئەو ئەنتەرنێت و فەیسبوک و شتی وهایە ئاگای لە من نییە و کە بە هیچ شێوەیەک کاروباری ئیژن و مێردایەتی لەگەڵ تۆ چێ بە کورتی ئەمە نسحەتی ئەمە ئامۆژگاریان دەکەین داوایان لێ دەکەین لەو گەنجەکانی خۆمان بە شێوەی گشتی و لە تەواوی مسلمانان و لە تەواوی هاوڵاتیانی کوردستان کە بەڕاستی داوایان لێ دەکەین لە زیاتی ئەوەی کە خۆیان مەشغول بکەن بەو کاروبارە خۆی داهێنان بکەن بەو معنایی کە ئەوان دەیانەوێت چاو لە دەرەوە بکەن لە ئەوروپا بکەن یا لە ئەمریکان تەماشا بکەن ئایا چ شتێک خزمەتی وەتەن و نیشتیمان دەکا چ شتێک هەیە دەبیتە سەبەبی و هۆ بۆ ئەوەی حەسانەوەی کۆمەلگا حەسانەوەی خێزان ئەبە و شێوەیە بکەن و بە هیچ بە خۆیان دوور بکەونەوە داوایان لێ دەکەین بەتایبەتی لەو نەفەرانەی کە مع الأسف چونچین هەر شتێک کە بوو بە ئالوودەیی ینی کارگەیشتە ئەوەی کە معتاد بوو بە حەرام دادەندرێت هیچ بەتایبەتیش ئەگەر کارگەیشتە ئەوەی خوا نەخواستە هەر یاریەک کە بۆ سەبەبی جیابوونەوەی ژن و مێرد
لە ئەنجامەکەیدا خەتەرەکە لەوەیدایە لەوانەیە منداڵیان هەبن ئەو منداڵانە دەکەونە کۆڵانان و کارەسات ڕوودەدا بۆی داوایان لێ دەکەین وازیان واز دەستەکانە خۆش مامۆساردانەمێ ئەو پێ بڵێم چی بۆ خانمە بەڕێزاڵێ کە لە کۆتایی پرسیارم پێم وتم ئەگەر هاوسەرە بەڕێزەکە و لەسەر ئەم یاریە بەردەوام بێت چی و تیلی چارنە من بەداخم بۆ گوێبیستبوونی ئەو کەیسە بەڕاستی زۆر نیگەرانم کە شتی وام گوێ لێ بێن بەدیدی من بۆ قسەکردن یاخود دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەم بابەتانە ڕەنگە من خۆم بە قەنەعاتی خۆم باوەڕ ناکەم نەسیحەت بتوانێت کاریگەری خۆی دروست بکە بەو شێوەی کە ئێمە ئامانەوێ ئەوەی کە چارەسەری ئەم گرفتە دروستەکە ئێمە بێت لە بنەڕەتی هۆکارەکان تێبگەین بزانین بۆچی پەیوەندی نێوان ژن و مێردەکان وای لێ هاتووەکەوە بە یاریەکی ئەلکترۆنی کۆتایی پێبێ خۆ ئەکرێ مەسەلەن ئەم یاریش قەدەغە بکرێ بەڵام دوجار شتێکی تر هەرە دۆزرێتەوە بۆ ئەڵتەرناتیڤی ئەو پەنابرێ بۆ ئەوە بۆیە بە تێگەیشتی من ئەوەیە کە ڕێنمایی من بۆ ئەو خانمە بەڕێزەوەی کە لە بری ئەوەی کە بیر لە جیابوونەوە بکە بیر لەو بۆشایانە بکاتەوە کە لە نێوان خۆی و هاوسەرەکە بەڕێزەکەیە هەیە بزانێ ئەو شتانە چییە وای کردووە کە ئەو پەنابەرێ بۆ یاریەک بۆ بەسەربردنی کاتەکانی خۆی ئەبێ ئەو گرفتانە چی بێ کە وای کردووە ئەو هیچ دەرچەیەکی تر نەبینێ بۆی کە کاتەکانی خۆی تیا بەسەر بەرێتەنیا لە ئەنجامدانی یاریەکی ئەلکترۆنیان نەبێ ئەگەر ئەم بابەتانە وەکو خۆی بینراوەستی پێکرا بە قەنەعەتی من ڕەنگە بتوانین نزیک بینەوە لە چارەسەری بابەتەکە دەستخۆش من ئەچمۆ لای کاگاکام ببوورە ڕەنگامە پرسیارێکی تۆزێ تایبەتیش بێ بەڵام جەنابە ژیانی هاوسەری و پێگەێناوە نەوەڵا باش هەڵبەتە با پرسیارێکی تۆزێ تایبەتریش بکەم ینی لە ژیان تا کەسێکەیە کە متعلق بی پێوی چوزانم ینی کەسێکی نزیک با بڵین گێڵفرێندێ خوشکێک دایکێک چوزانم بەتەشید هەمومان خۆشەویستمان نەیە جا دایک بێ خۆشەویست بێ هەچ کەسێک بێت باش بەڵام ئەگەر قسەکەم ئەوەیە ئەو کەسەی کە نزیکە لێتەوە و کەسەی کە ئەتوانم بڵێم ینی بەشەکەی تری ژیانتە قەت بووە بێزار بێ لەوەی کە تۆ گەنجێک وەکو گەیمەرێک مەسەلەن با بڵین وەکو کەسێکە بۆ بە بەشێک لە پیشت یاریکردن قەت گەیشتوەتەوە شوێنی کە بێزاری بکەیت و حاڵەتێکی وەکو و خانووی کە ئێستا گوێت دێ بۆ قسەمان لەگەڵا کرد بگاتەوە شوێنی کە مەسەلەن خۆشەویستەکە و پێ بڵێ گەرە و یاریە بکەیتر من تاوەخوا حافیز بەڵێ نەخێر نەگەیشتووە بۆچی چونکە من خۆشەویستی خۆم بۆ یاریەکە زۆر لەوە کەمترێکە بۆ کەسێک تۆ ئەگەر بێت و خێزانێ بەهۆی ئەم یاریەوانێ لێکجیابێتەوە تەشید بە لەوەی کە ئەم خێزانە لەسەر بنەمای خۆشەویستی پێک نەهاتوە و کێشەی زۆر لەوە گەورەتریانەیە بێ حەلیکەن دەستخۆش دکتۆر شوان تۆزێ مناقەشەکە هەستەکە ینی من پێش بەرنامەکە من خۆشمیکە بووم لەو خەڵکەی کە تەمەەن بۆ یەکەم جار بوو من دەسم بر بۆم یاریە کەم هیچ لە ژیان مایاریم کردو لە بڕووی کە تۆزێک سەروەختی مناڵی ئێمە ینی هەر نەمتوانی پلیستیشنێ بکڕم ینی هەتا گەورەش بووم هەر نەمتوانی بیکڕم بۆیە زۆر ئالوودە نەبووم بە یاریەوە بەڵام کاتێک کە ئەم مناقەشانەمان گوێ لێ بێ کاتێک ئەو خانمەمان گوێ لێ بێ کاتێک کاکام کاتێک مامۆسا ئەردەوانمان گوێ لێ بێ ینی سەیرەکەی بەڕاستی ئەمە قەزیە ینی سیرەکەی ئەمە کێشەیە ینی سیرەکەی ئەمە خراپمان نەکردووە کە بەرنامەمان لەسەر کردووە بە جۆرێک جۆرەکان هەستەکەی کە خراپە نەکردووە کە بۆ نمونە لیژنەی فتوایەکی بۆ شێوەی لەسەر دەرگا با بڵین چارەسەر چییە چۆنی ئەم دۆخانە هێواشکەینەوە دەردی مامۆساردەمان و تویتی گریمان ئەم یاریش قەدەغەکرا ئەی خۆیتر خۆ شەریکاتی گەیمەر لە دنیا یاریەکان ناوەستێن لاوچێ بەیانی یاریەکی زۆر لەمە باشتر زۆر لەمە بەقوەتر بۆ ڕوئیای خەڵک دروستکەن چارەسەر چییە؟ پێشەوەی باس لەو خاڵە بکەین تاچی کوردی وەکو ئەو خاتونەش و بۆشایەک بوونی هەیە لە خێزانی کوردی بۆشایی سۆز و عاتفەیە یعنی ئەتو لە هەر قۆناغێک دیاردەکەت هەیە ئەو دیاردەیە چەند ساڵێکی دەباتێن لەوەیە دەبتە عذرەکی مەشروع لە بەو خێزانانەی کە چیە بۆشایەکی سۆز و عاتفەیان هەیە لۆ ئەوەی گرفت و دەرهاوێشتەی کۆمەڵایەتیەکان لە بینی خۆیان دروست بی بەڵام ئەساسی چارەسەری لە کۆمەلگای کوردی نەبوونی ئەو سیستەماتیکەیە کە ئەمە دەمانەوێت بە شێوازێکی تەندروست بنەمایەکی تەندروست و لۆژیکیانە ئەویش سیستەمی پەروەردەیە کاتێک ئەتو سیستەمی پەروەردەت نەبوو لە کۆمەلگای قوتابی تاکە کەس لە قۆناغی سەرەتاییەکانی خوێندن ئەتوو ڕاهێنانی لەسەر بکەی لۆ ئەوەی ئەو تا کەسە ئاراستەی بکەی بەش جۆرێک لە جۆرەکان
بە جۆرێک واقعیانە بیتن نەک ئەو تا کەسەی ئەمن کاتێک تووشی دیار دەچی پۆ بچی دەبم دەمکەێت تا کەسێکی خەیاڵی کەواتەم لە خەیاڵ بژیم لەو واقع و لەو ڕالیستەی کە ئەمن تێدامە زۆر شتێکی ئاساییە یعنی تۆ پێ دوایە هەندێک تەنسیش دروست بووە ینی کاک ئەمار لە فەیسبووکی خۆی لە ماوەی ڕابردووە کۆمەڵشتی دانا بەڕاستی ینی تۆزێک تەنز ئامێزیش بوو کابرا خۆیەکە بە ژوورە مناڵەکەی لە دووادە باوکە خۆ بە عەرزە و نازان چی باو خۆیان بە عەرزا لە سیارە چی جەناب شتێکی ترێ باس کرد ینی سارە لێ خوڕی مناڵەکە لە دواوە هەلە خۆ لەو کوژرا وازان نازانی پێ دوایە کە ئەم هۆکاری ناڕۆشنبیری تاچی ئێمەیە کە تەسلیمی ئەو خەیاڵابێت کیت بە دەرهاوێشتەی نەبوونی سیستەمێکی تەندروستی پەروەردەی سیستەماتیکی لە کۆمەلگا چت لۆ دروست دەکات تێکەکە لۆ دروست دەکات ئەو تاکەیە بە جۆرێک لە جۆرەکان پێگەیشتووە واتە ئینسانێکی مکاملە لە ڕووی جەستەوە بەڵام تێنەگەیشتووە کەواتە مادەم تێنەگەیشتە لێرانە ئەو ئینسانە ئامادەی و معڕزە لەوەی لە قۆناغێک لە قۆناغەکان تووشی ئەو دیاردانە ببی کۆمەلگاکی کراوەیە کۆمەلگایکی ئازادە کۆمپانیایەکی گەورە دێتن فیسەبیلی لە پێناو بازرگانی خۆی لە پێناو بەدەستێنانی سەرمایە خۆی ئازادە لەوەی ئەتوو بە جۆرێک لە جۆرەکان لە کونجێک بیەوەی ئەتوو چ بکەی ببیە سەروەتیوی ببیە کارکتەری تێرکردنی یاخود دەستێنای سەرماکە کەواتە کۆمەلگا تاکە کەس کاتێک لە کۆمەلگا تێگەیشتو نەبیتن دەبی ئەتوو ئەوەی لە چاوەڕوان بکەی بە جۆرێک دەژی بە جۆرێک لە جۆرەکان تا کەسێکی چبی خەیاڵی بی لە واقع و لە ڕیاڵستی بوونی نەبی دەستخۆش پاکێجێکی مەیدانیمان حاضر کردووە با بزانین ئەو خەڵکانی کە لە دەرەوە کە بەداخەوە بەپێی بەدواداچوونێکی هەر دەروون و دیاردە زۆربەی ئەو گەنجانی کام یاریە کا خوێنکاری زانکۆن بەڵام ئێمە بەگشتی پاکێجێکمان دروست کردووە بابینەر بین فەرموو ڕۆژانە چەند کاتژمێرە و یاریە؟ 3 کاتژمێر دەوری 4 کاتژمێرێک هیچ زەرەری لێدا ئەو کات کە ئەو یاریە نەبوو خەڵگا دەستا ئەتاری دەکڕین یانە تارەکەی کە تێک دەسودا چاچێک کردو بۆ ئێمە قازانج بوو بۆ ئێمە قازانج بوو بەڵام کە ئێستا کە پۆجیهات و 30 میلیۆن کە زیاری دەکات و سەرانسەری جیهانی داگیر کردووە بۆ ئێمەش زەرەرە بۆ خەڵکی تریش ئەوزانم کوژرات هەز بە چێکی کاتێ لە یاریە بەخۆی کوژرانەکە ناخۆش نییە بەڵام ئەو کاتێ ناخۆشەوە شایەت کە خڕکردیتەوە یەک دێ دەتکوژیەوە شیا دەم لێرستینەوە ناخۆشەکەیە یاری پەبجیەکەی ئەی چی گەیمێک دەکەی کلاشم هەیە بەس ڕۆژانی سەیری موبایلەکەی بزان بەس ئەوەم هەیە چەند ساعت خەریکی و گەیمە دەبی لە ڕۆژێ وەڵا هەیە نی ساعت 45 دقیقە سڵاوم کاتۆ باش سڵاو سەرچاوم جان باش نەمریت دەکرێت ڕایگری ناگەم ڕۆ ناگیری وەڵا ڕۆژانە چەند کاتژمێر ئەو یاری پەبجیەکەی وڵای پاش نووسین و خوێندنەوە و ئیش و کار تقریبی ساعتە کنی دو ساعت گەمەی دەکەم لە ڕۆژێکە 2 ساعتە و گەمایەکەی بالا کە لێرە کات کوژنەز بەچیە وڵای برادرم کوژە زۆر پێ تێکچوو هیچ کات تۆڕت دەکا و یاریە وڵای تۆڕم ناکەم بەخۆ تۆڕە نابم بەس برادرم مۆبایلش کاندیە یاری پەبجیەکەی نەخێنەوە لەناو موبایلەکەتان یان نەخێر یاری پەبجیەکەی تازەدام بەزان بەڵام کار ناکەت یانی زاکرەکەی ینی کەواتە پێتە ڕۆژانە چەند کاتژمێرە و یاریە دەکەی ڕۆژانە وڵا ساعت جار وەیە ئەگەر بێکار بم ساعتێک 2 ساعت ئەی باشە کە داخلی و یاریابی لەو یاریات کوژن هەست بەچیەکە وەڵا عاتزەوە زۆر جار لە گەمەی چمە دەرێ لە هاوڕەکانم عازەوە هیچ کات داخلی و یاریابی چەنێک هەست حەقەتەکە هێستەکەی و ژیانە ڕاستی وڵا یعنی لە هەستەکەم یعنی هەست بە دەوروبەرم ناکەم یعنی زیاتر ئەچمە ناو یاریکە یعنی زیاتر لەگە خزم و خاڵم و پلکم و خوشکمەوانە گەمێکم ینی کە داخلی و یاریابی ژیانەواقعەکە لە بیرەکەی ئارێ وەڵا هەموو شتێکی لە بیرەکەم نان خواردن بەبێ و یاریاتوانی بژی وەڵا هەندێک جاتوان هەندێک جاشنا یعنی ئەوەیە ئیسان بێ ئیشە بێستە سە یاری گەمەیەکەم خۆ لە بیرەکاتەوە ڕۆژانە چەند کاتژمێرەیکەن بەخوا عادەتەن دوای 12 شەو هەتا چەند
حتا هات 4 5 ئەو دەورانە هەردووتان بە هەمان کات بەڵێ زۆر زار پێکۆمان دەکرد 2 ساعت 4 ساعت چکە یارەکە خۆی وایە هەر یاریەک ئەگەر براوە بی کاتی زۆر دێت تا نیو ساعت 33 دقیقە دەوێت کاتێکە لە ناو یاریەکەیان برن هەست بە چیەکەی وەڵڵی ئەزمردنی خۆت دەکەی عینی حتا چەند بیبەیەوە عنی باشترە گەمەی زیاتر دەکەی بەڵامەگە بە پیرۆیە دەنۆ قوتابی زانکۆ بەشتێکی ترۆ سەرقاڵ باشتریان بەیاریکردنەوە بەخوای دەگە ئەمری واقع دەڕوی بڕۆین تازە ئەمری واقعکە بوویتە یاری پۆبجی یانی تازە پێی ئیدمان پێی پابند بووینە عینێکی پابند بووینە دوای 12 شەو دەبێ هەمومان جا لە شوێنێک بێ یا لە هەر جەیەک بێ دەبێ خۆت حازرکەی بۆ شەڕ تووڕە نەبوونە ناو یاریەکە هەموو شتێک دەبێت دکتۆر شوان هیچێک لە میوانەکان ئەڵێ تازە و یاریە بۆ بە ئەمری واقع لێ یعنی ئەگەر قەدەغە بکرێەوە ئەو ئەپلیکیشنە لە عێراق سانسۆر بکرێ ئەبێ کەسێکی ئەوە چی لێبێ بە تاکید ئاڵۆدەبوون بە هەر دیاردەک کاتەچی دەوێتن لەوەی ئەتو بتوانی بە شێوازێک ئەو تا کەسە کۆنتترۆل بکەیت باشە بە علمیان ببوورەواڵم یعنی علمیان تۆ باسی ئالوودەبوونەکە ینی کاتێک من ئالوودا بم بە جگەرەیە بە چوزانم بە خواردنەوە کحولیەکان لە بەرامبەریان ڕەنگە لە ڕووی تۆبیەوە لە ڕووی تەندروستیەوە شتێکە بێت کە یارمەتیم با بۆ لە بیرچوونەوەی ئەو ئالوودەبوونە ئەو یاریانە بەپێی زانستیانی بەپێی ئەو توێژوونیانە ئێوە کردوانە بە دۆداچوونی ئێوە کردوتانە با چارەسەرێکیشمان پێ بیانی ئەگەر کەسێک بوێ دەستبەرداری ئەم یاریە بێت چۆن دەست پێ بکە باسمان کرد دەستبەرداری ئەو بابەتانە ئەو دیاردانە باگراوندی دەوێت ئەم یەک لەوانە قوتابیە ینی بەپی ئەو واقعی کێسا لە کوردستانە هەیە با نەچینەوەی کە خوێنکارێکی بەڕێز ئێستا لە زانکۆیە تازە ئەو پەروەردەی کە تۆ باسیەکەی پێی ڕانەگەیشتووە و نەیزانانی ئێستا چۆنی بێ دەستبەرداری ئەو یاریە بێ بە جۆرێک دەبی دەستبەرداری ئەو جۆریایانەبی ئەتو بتانی ئەو قوتابیە ئەو کاتە زۆرەی کە هەیە ئەو کاتە زۆرەی بە فیرۆنەدا لەوەی بتانی بە شێوازێکی زانستیانە بە شێوازێک ئەکادمیانە زیاتر تێری بکەیت لەو بابەتە معنەویانە نەک لەو بابەتە مادیەکان لۆیە کاتێک بابەتە مادیەکان لە لای هەرفی ئەچبی هەر نخوەگبی قوتابیبی فەرمانبەربی خێزانبی کاتێک ئەتو دیاردە مادیەکانت لەلا زیاد بوو دیاردە مادیەکان لە زۆربوونی کات دێ کاتی زۆر بوو ئەو قوتابیە چ دەکاتە زیاتر ئامادەی تێدا لەوەی ئەو دیاردان ئەو بابەتان و دەستخۆش مامۆ ساردەوان هەمان پرسیار لە تۆکەم با باسی پەروەردە نەکەین بە ئەمری واقع قسە بکەین ئێستا من خوێنکارێکی زانکۆم ئێستا من لەم تەمەنا لە ڕابردووە لە پەروەردەکردمان لە خوێندن گەوشتەکانم پیران نەگەیشتوم کە پێم بڵێن کاکە ئاوا تەعامل لەگەڵ یاری ئەلکترۆنیەکانە بکە چۆن توانم دەستبەرداری چۆن دەست پێ بکەم بە تێگەیشتنی من ریفۆرمێکی ڕیشەیمان پێویستە لە هەموو وێزگە پەروەردەیەکانە لە هەر ئاستێکا بێ مەسەرە وەکو جەناب ئاماژەت پێدا ئێستا قوتابیە گەیشتۆتە ئاستی زانکۆ خۆ تۆ ناکرێ بیگەڕێنیتەوە بۆ ئامادەی و بنەوەتی بۆ مانایکەوە ئەو ریفۆرمە ڕیشەیە لە هەموو وێزگە پەروەردەیەکانە مزگەوتەکان ماڵەکان خێزانەکان وەکو بەرنامە میدیاییەکان لە زانکۆکانە یعنی زۆر گرنگە ئێمە مامۆستاکانی زانکۆوە ڕابێنین کاتێک محازەرە شەرحەکە بۆ تەلەبەکان محازەرەکەی ئەوە نەبێت تەلەبە خەوی بێت جا ئەگەر خەوی بێ پەبجی بکە باشترە بە تێگەیشتی من بۆیە بەشێک لەم بابەتە ئێمە بە هەمووی نەخێنە سەر گەنجەکان لە ڕاستیە لە حقیقەتە ئێمە وێزگە پەروەردەیەکانیشمان گیر و گرفتی زۆری تێدایە بەشێکی زۆر لەو مامۆستایانی کە ئێستا لە زانکۆوانە ئەڵێنەوە ئاستی مامۆستایەتی زانکۆیان تێدا نابینرێ بە پێوەرەستاندەرە ئەکادیمیەکان چونکە ئەگەر مامۆستایەک بتوانێت لە پۆلەکەیە تەلەبەکانی بە ئاراستەیەکی دروست ئاراستە بکە من زۆر بە دەگمەن ئەبینم تەلەبەکان بۆ ئاراستەیە بڕۆن خەریکی پەبجی بن یا لە کاتی ڕێستەکانە کاتی خۆیان بە پەبجی بەسەر برن ئەو کاتە لە جیاتیوی خەریکی پەبجی بێ دێ بابەتێکی زانستی لەگەڵ مامۆستاکە گفتوگۆکە بەڵام تۆ ئەگەر وانەی زانکۆ وەکو وانەی ئامادەی و سەرەتایی لێ بکەی طبعاً ئەو کاتە تەلەبەکە هیچ گۆڕانکاریەک نابینێ لە ئاستی خوێندنەکەیە خۆی لەو لیڤڵیان نابینێتەوە هەر خۆی بە تەلەبەیەکی ئیبتیدایی گەورە ئەبینێ لەو کاتەیە مەجبورە بێت لە جیاتیوی بێ بابەتێکی زانستی لەگەڵ مامۆستایەکی یا لەگەڵ هاوپۆلیشە تاوتێ بکات چه خەریکە بێ بە بابەتێکی ترەوە کە تۆزێک چێژی پێ بەخشێ و سەرگەرمیەکانی خۆی پێ خاڵیەکات دەستخۆش کاگا کامەمەی تر بۆ دوجار بێمۆلات و لە سلەیمانیەوە زۆر ئازێتی جەنابە نین ئاخیر قسەم ئەوەیە بۆ جەنابە ئایا دیوی ئیجابی ئەم یاریە چییە؟ یعنی ئەو دیوە باشەی چییە؟ بەڵێ دیوە باشەکەی بەڕاستی ئەوەیە کە یەک شتێ پێ ئەبەخشێ لەم وڵاتەیە نییە ئەویش خۆشیە یعنی گەنج ڕووکاتە کوێ دوای ئەوە تا تێکەڵای و چەند کەلتورێکی ترێ دەکات
دوای ئەوە زمانی ئینگلیزی توانین لێوە فێربی بۆ مادەم ئەخیر جاریش مەقسەتان لەگەڵاکەم حەز دەکەم دوو خاڵ بڵێم و هیچی تر یەکەمیان ئەوەیە بۆ ئەوەی ئەم مشکلەیە و چەنەها مشکلەی تر حەل بکەین ئەوەیە بێ سیستەمی پەروەردە بگۆڕین لەوەی کە خەڵک شت لەبەر بکات بۆ ئەوەی کە خەڵک مشکلەی هاتە بەردەم مشکلەی حەل بکات. دووەم شتیشم ئەوەیە من بە حرامکردنی پابجی ڕازیم لە فلانە شوێن و فلانە شوێن بەمەرجێک ئەگەر ئەو بە ڕێزەی کەوتی پابجی حرامە بڵێ قورئان خوێندنیش لەم شوێنانە حرام کراوە. ئایا هیچ شتێک ئەتوانی بڵێ نیمچە حرامە و ئەمیان نیمچە حرام نییە؟ ئەتوانی بڵێ قورئان خوێندن لەم شوێنانە حرامە؟ چونکە هەرچیەک بکەی لە کاتی ئیشا کە بۆ ئیشەکە نەبوو لە ئیشەکە دواتەخات لە مەکتەب بوو لە مەکتەب دواخات. هەرو دوشتم هەیە و تەواو دەستیەوەش خۆش دەستەکانی خۆش کاگاکام زۆر زۆر سوپاس بەرنامەکە و دەوڵەمەند کردم و زۆر زۆر بە مەنتەقیش قسە لەگەڵا کردین. هیوادارم ئەو کاتە خۆشەی کە بە قسەی جەنابەوەتەوە کاتە خۆشە و پێبەخشێ کە لە وڵاتانیە هیوادارم بەردەوام بی لەو کاتە خۆشە و بە تەندروستی و بەو معنای جەنابی شێوتێ کە یاری ئەلکترۆنیەکان و بە تایبەت پۆبجی زۆر زۆر کەمترن لە خۆشەویستی جەنابە بۆ خۆشەویستەکانی. هیوادارم و دەخێزانی کە لە لێواری جیابوونەوەشان ئەم یاری ئەلکترۆنیانە نەکەن بە هۆکاری جیابوونەوە و خۆشەویستەکانیان لا خۆشەویستتر بێ لەم یاریە. زۆر سوپاس بۆ جەنابە دووبارە ئاسیێتێکێشە. مامۆسا ئیتر بە بەرەو چارەسەر بچین بە کورتی پێم بڵێ وەکو کاگاکان باسی کردیانی جۆری حرام و حەڵالکردن و ئەو شتە تۆزێک ڕەنگە باگراوندێکی قۆڵی دینی بوێت کاتێک فتوا بیرێ لەسەر حرامکردن و حەڵالکردنی بابەتێک بەڵام با نەچینەوە باگراوندە قۆڵەوە من ئەمێ پێت بڵێم چارەسەر چییە قسەت بۆ گەنجەکان چیە قسەی منطقی بەڵێ وڵا بێگومان قسەکەمان بۆ گەنجەکان ئەوەیە کە بەڕاستی داواکارن لە زیاتی ئەوەی کە زیاتر ئەوەندە خۆیان بەو شتانە مەشغول بکەن خۆیان مەشغول بکەن بەچێ بە علم و زانیاری حەقیقی و ڕاستەقینە و ئەو پەڕی هەوڵ بدەن ئەوەی یەک دومینیش ئەو هۆکارەی لە ڕاستیدا کە دەبیتە سەوەبی جیابوونەوە پێم خۆش ئەوەندەی ڕوونکەینەوە ئەوە زۆربەی هەرە زۆری جیابوونەوە لە بینی ژن و مێر دەگەڕێتەوە بۆ ئەوەی هەر یەکێک لە ئەو دوو هاوسەر جیرانە کە بەرامبەر بێک دیکەنە ماف و ئەرچی یەک دیکە نازدارن مەسەرەن بەنمونە شەرتنی هەرتەنها بەو یاریەکانی ئەلکترۆنی بە هەر شتێک ئەگەر کار گەیشت ئەوەی ئەو هاوسەرەکە زانی بەرامبەرەکەی مافی نادا حەقی نادا ئاژاوە پەیدا دەبی مەسەرەن حتا وەکو غەیری ئەو ئەلکترۆنیش کار کە گەیشتە ئەوەی ئینسان خۆی مەشغول بکە بە دینی خودداش بە شەو نوێژیش چونچین ئەو ڕووداوە لە زمانی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بووە یەکێک لە ئافرەتەکان هاتە خزمەت پێغەمبەری صلی الله عليه وسلم وتی یا رسول الله بەڕاستی گلەی کرد لە مێردەکەی گوتی آخر چییە گوتی وەڵی لە ڕاستیدا زۆر زۆر شەوانە لە حەد بەدەر مەشغولی عیبادەت و تاعەت و ئەوانە ڕسول الله تێگەیشت کە زانی ئەوە کار گەیشتۆتە ئەوەی بەهۆی ئەو هەموو نوێژ و تاعەت و مەشغول بوونەوەی وەکو پێویست مافی نادا بۆیە بانجی کرد مەبەستمان ئەوەیە نەک بڵێ هەر مەشغول هەر شتێک ئەگەر کار گەیشت بڵێ ئەگەر حتا عیبادەت و تاعەتیش بی کار گەیشتە ئەوەی مافی بەرامبەرت نەدەی زاکەیفی خۆیەتی مێردەکە مافی خێزە ژنەکەی نەدا یا خۆت ژنەکەی نەدا بەڕاستی ئەوە بەرەو خراپی دەڕەوە کارە ساتە بۆیە داواکارین لەو ژن و مێردانە و لە کۆمەڵگای خۆمان هەر کەسەی ماف و ئەرکی خۆی بزانی ئایا چ مافەکی پێویستە بەرامبەری بداتەوی وەرچ ئەرکێکیشی لەسەرە بەرامبەر بە دەسەکانە خۆش مامۆستا من پرسیارێکی شخصی بکەم هیچ کات لە ژیان تیاری ئەلکترۆنی شتە کردووە نەخێر ناوەڵ الحەمدولله باشە ئێمە وەکو مەلا ئەلا بذیکری الله تطمئن القلوب یعنی ئەمە الحەمدولله ئەگەر غەم و خەفەتێکمان ڕووی تێکردین ئەمە پەنا دەبین بۆ زیکری خۆی تەعالا باشە من قسەکەم ئەوەیە ینی پرسیارەکەم وە ڕەنگە خۆم وەڵامەکەم لابێ بەڵام ئەو بەڕێزانی ئەو مەلا بەڕێزانی گەیمەرێک بۆی نووسیوم بەڕاستی ئەڵێ و مەلا بەڕێزانی کە خۆیان فتوایان لەسەر ئەم یاریە یا و فتوایان لەسەرەوەیەوە حرامکردنی میاریەوە ئایا خۆیان هیچی لێزانن یا ئایا بە تەندروستی زانی بۆ نمونە بەڕێزت زانیاریت لەسەر شتێک نەبێ و فتوای لەسەر بی ینی لانی کەم نە ئەبواە تۆزێک شارەزاییتان لەسەر تەبعا نەما وەکو عەرزم کردی ئەو شتێ ئێمە ئاگابەدار نینە یعنی وەکو معلوماتتان ئێمە لە لژنەی فتوای کە کۆمەڵێک باشاگەر جەنابەی وەکو تاچێک گەر فتوات لەسەر یاریە باە لانی کەم خۆت تێستەکرد خۆت تا من بە هیچ شێوەیەکێت هەر شتێک ئەگەر پرسیارم لێ بکرێت لەوانەیە نەک بڵێ هەرە من هەر بەخۆی لژنەی فتوا داوای ئەوەیە کە هاوڵاتی هاتن پرسیاریان
مڕازعاتیان کردوتیان ئەمە دەمانەوێت کە فتوایەکمان بۆ بدەن بەر هەبووە باوەڕ بکە بە 2 مانگ و بە 3 مانگ و ئێستا ئەو شەریکەی کوێنت ئەوە زیاتر لە 7 مانگە دیڕاستە و لێ کۆڕۆنی لەسەر دەکرێت یعنی دەرچوونی بڕیاری فتووا لە لژنەی باڵای فتووا بەگەمە ناکرێت هەر لەو گۆڕێدا نەفرێک بڵێ ئەو حەڵاڵە یاخۆت حرامە لێ کۆڕینەوەی چی زۆر وردی لەسەر دەکرێت بۆ لێرەدا ینی هەر شتێک ئەگەر پرسیارێک کرا لە لژنەی باڵای فتووا بێگومان بەبێ بەداخۆ من لێرە دووبارە لەسەر ئەم بابەتە با بڵین زۆر گەورەیەش نییە کە لیژنەی فتواش کراوە بە دوولەتەوە بەشێکی لە سلەیمانیە بەشێکی لەو لێرە بارحاڵ دکتۆر شوان چارەسەر چییە و چۆنی دەستکەین بۆ بە تەندروستکردنی من ناڵێن بە قەدەغەکردنی ئەمیاریە وەکو مامۆسا ئەردەوان وتی ئەنی وەکو گەنجە بەڕێزە شتی کاکاکان وتیاڵێ ینی من ئەچمە دنیایەکەوە کە لە وڵاتانیە ڕەنگە حەقیشی بێ لە جیاتی جانتاکەی بابەشانیە و سەفەر کات و بچێتە بەحریجەوە پابجیە کات بەڕاستی چی بکەین بۆ ئیتر دەسوپل خاوکردنەوە لەگەڵ ئەم دیاردانە سایدیفێکتی کاردانەوەی خراپ و ناخۆشی لێ نەکرێتەوە چارەسەر 2 سێکتەر لە خۆی دەگری لەسەر ئاستی بابەتی و لەسەر ئاستی خودی هەم لەسەر ئاستی خودی ئەو تاکەسە لە چ ژینگەک پەروەردە بووە خێزانە قوتابخانەیە زانکۆیە ئەو دامەزراوانەی کە بە پێی قۆناغەکانی پێیدا تێدەپەڕی لەسەر خودی تۆز ئەچیتە قوڵاییەوە من ئەڵێم بە ئەمری واقع دەردی مامۆسا ئەردەوان وتی گریمان ئێسا من بەو قۆناغانە نەگەیشتم کە جەنابێ باسێکی گریمان هەر خوێنەواریم نییە چی بکەین جەنابتان وەکو توێژەری کۆمەڵایەتی پلانتان چیە ینی کەمپینتان چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئەقلانەی کە نەگەیشتون بەوە گریمان منە خوێنەواریم نییە گریمان هیچ سێکتەرێکی خوێندم تاو نەکردو لە دەیەکام نەمتوانیەوە کۆڵبەرێکم چوزانم چۆنی ئەتوانم ڕۆشنبیرانە تەعامل لەگەڵ ئەم دیاردە تازانە بکەم کە یەتە ناو کۆمەڵگەکە کارەکتەرکردنی ئەکتیڤکردنی دامەزراوە پەیوەندیدارەکان ئەوەی بە پێی ئاستەکان بۆ نمونە ئەمە لە ئاستوانی چەند دامەزراوەکەم پێ دامەزراوی بۆ نمونە دامەزراوی ئەم لە مەجای بۆ نمونە لە مەجای نەخوێندەواری دەتوانی ڕێکخراوەکی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری ڕۆشنبیری لە کۆمەلگا دروست بکەی هەموو ئەو تاکەساری نەک تەنها گشتگیر بکەی ئەتوو تایبەتمەند بکەی برێ ئەو دیاردەیە هەر دیاردە کۆمەلگا ئەوجا ئەو کۆمەلگایە کە زۆر جاران بە پێی نەریتی فتوای لە سەدەدا حرامە یاخود حرام نییە دەزانی زەرمەندە لە بۆ کۆمەلگایی کۆمەڵێک لەسەر شانی چێ بە کورتی دامەزراوە یەک دامەزراوەی میری سێ دامەزراوم پێ دامەزراوە یەکەم دامەزراوەی میری کە ئەو دامەزراوە میریە خۆی لە چ دەبینتەوە خۆی لە ئاستی حکوومەت و دامەزراوە میری بۆ لە خودی حکوومەت ڕۆل یەکەمی هەیە حکوومەت وەزارەتی بە هەموو وەزارەتەکان وەزارەتی پەروەردە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی پلاندانان کاتێک دیاردەک دێتە کۆمەلگایەکەی من بە سیستەماتیک بە پلان بێ بە شێوازێکی هەمەڕەچی نێتە ناو هەڕەمەکی بێتە ناو کۆمەلگایە بۆیم بتوانم بەبێ بوونی ئەزمون بەبێ باگراوندێکی سۆسیۆلۆژی کۆمەڵایەتی سایکۆلۆژی ئەم هیچ لەسەر ئەو بابەتەی ئەزمونم نییە بێ ممارەسەی بکەم بەڵام کاتێک وەزارەتی پلاندانان وەزارەتی پەروەردە وەزارەتی کاری کۆمەڵایەتی دەتوانێتن ئەمن وەکو تاکە کەسێک بە میزاجی نێم قازانجێکی مالی بکەم و سەروەتێک کەس بکەم بێم لێرانە ئەو دیاردەیە لە بۆ من بێتن ئەو کۆمەڵگا دەستخۆش مامۆستا ئەردەوان چی بکەینی تر بۆکو پێم وتی وەکو هەمان پرسیاری دکتۆرە لەکەم ینی چی بکەین بانەڵی نەمشتانە قەدەغە کورێت تۆش هاوڕای لەگەڵ من و لەگەڵ کاگاکامیشانی چی بکەین کە دەسوپلمان خاوکەینەوە بە پێی ئەو واقعی ئێستا کوردستانتیایەتی با نەیبینەوە بۆ پەروەردە و یەکی ابتیدایی چی بکەین بە تێگەشتی من گرنگترین شت بۆ ئەم بابەتە ئەوەیە کە وەکو پێشتریش باسم کرد ئەم بابەتەوە هەر دیاردێکی تر بە نەسیحەت چارەسەر ناکرێ ئەبێ ئەم بابەتە وردیکەینەوە بەرپرسیارەتەکان ڕوونترکەینە وەکو ئەوەی کە ئاماژەم پێدا ئەبێ ئەمە ڕیفۆرمێکی ڕیشەی لە وێزگە پەروەردەیەکانە بکەین یعنی من نەبێت تەنها لەسەر مینبەری مزگەوتەوە باسی حرامی و حەڵاڵی یاریەکە بکەم ئەبێ خۆم بچمە ناو ئەم واقعە بزانم ئەم گرفتە چۆنی بە تەندروستی زانی و مەلابەڕێزانی کە ئەم یاریان حرام کردووە یعنی ئەمە بەرنامەکەمان زیاتر تەرکیزمان لەسەر یاریە ئەو مەلابەڕێزانی ئەو لیژنەی فتوایی کە ئەم یاریان حرام کردو و بەیاننامەیەکیان بڵاو کردووە بەیاننامەکە تۆزە دوور و درێژە پێ دوایە
قرارێکی تەندروستیان ناوە بە دڵنیاییەوە قرارێکی زۆر ناتەندروست و نابەجێیان داوە چونکە وەکوتم ئەسڵەن ئەوان زانیاریان لەسەر یاری ئەلکترۆنیەکان چییە نازانن ئەم ئاماژ لە دروستکردنی ئەم یاری ئەلکترۆنیانە چییە بۆچی دروست کراوە هەر یاریشان پێ ئەمە پێش وەگوتم ئەوان تەنیا قسەیان لە ڕەهەندی کات کردووە دنیای شتمان هەیە کات بە فیڕۆیە لە وڵاتە بۆ ئیلا تەنیا پەبجی حرام بکرێت لەناو ئەو هەموو کات بە فیڕۆدانەیەکەوە هەمان خۆ من ئەگەر دانیشم لە وتارێکی هەینی شاوی ئیسفادە نەکەم لەگەڵ پەبجیە فەرقی چیە هەر کات بە فیڕۆدانە کەواتە وەگوتم ئێمە بچینە ناو ئەم بابەتانەوە وەکوتم من ئەبێ بە قەنەعەتی من بەرپرسیارەتی لە ئەستۆی هەریەکی من وەک مامۆستایەکی زانکۆ بەرپرسیارەتیم بۆ چارەسەرکردی پەبجی ئەوەیە کەوا پەیوەندیم لەگەڵ قوتابیەکانە دروست بێ هەوڵ بەم پەیوەندیەکی هاوڕێیانە لەگەڵ قوتابیەکانمان دروستکەم بتوانین فەزایەک دروستکەین کە بیر و ڕابگۆڕینەوە مزگەوتەکان تەنها شوێنی وتاردان نەبێ ئەبێ بکرێتە وێزگەیەک ئێمە دایەها فیستیڤاڵ و کۆنفرانسی نابەجێەکرێت لەم وڵاتای هیچ بەرهەموو ئاکامێکی لێ ناکەوێتەوە ئێمە ئەتوانین ئەم بابەتانی کەوا بووەتە کێشەیەکی بنەڕەتی کۆمەلگا لە هەموو وێزگەکانەوە قسەی لەسەر بکرێت لە زانکۆکان وەرکشۆپ و سیمیناری لەسەر بکرێت ئەو گەنجانە بان کرێ بدوێنرێ بزانن بۆ ئالوودەبوون بەم یاریە لە مزگەوتەکانە قسەی لەسەر بکرێت بەم شێوازە ڕەنگە خۆش لە ماوەی کەمتر لە دقەیەکە دو قسەچی یەک لە خاڵ ئەساسیەکانی چارەسەری ئەگەر هەر دیاردەیەکی نەرێنی لە کۆمەلگا بمانێت چارەسەر بکەین یەکەم لە دامەزراوە و زیاترکردنی دامەزرا هۆشیاریەکان ئەو دامەزراوە لەوانەیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆلیان هەبی دەستخۆشیانی تۆ پێ دوای ئەمانە ڕۆلیان نەبوو ڕۆلیان بەتاکید ڕۆلیان بە پێویست نییە بە دەرەجەی یەک مؤسساتی پەیوەندیدار بە دەرەجە ئەو دامەزراوە چکە ئەو دامەزراوانە ڕۆلیان لە تێرکردنی بە فیڕۆنەدانی کات لە لای هەر خۆی خوێندکارە فەرمانبەرە مامۆستایە ڕۆلی تاکید دەستخۆش مامۆستا لە کەمتر لە 30 ثانیە دو قسە بەڵێ طبعاً ئێمەش هەروەها پێمان باشە کە گەنجەکانمان کاتی خۆیان بە فیڕۆ نەدەن بە هیچ شێوەیەک و زیاتر ڕوو لە عیلم و زانیاری و زانست بکەن ئەوە باشترە دەسەکانە خۆش نیش لە کۆتاییە ئاڵم لە بڕووی وەختیش نەما لە کۆتاییە من تۆزێک بەربڵاو قسە ناکەم ینی ڕاستە دیاردەیەکی بەربڵاو بەڵام من بۆ ئەو خێزانە قساکەم بۆ خێزانانی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە و بۆ ئەو خێزانانی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردو و نەمان بین و نەزانین کە ئێستا کێشەی گەورن لە ماڵەکانە هیوادارم لە جیاتیەوەی کە قەراری لێک دوورکەوتنەوە بن بەهۆی یاریەک و یاریەکی ئەلکترۆنیەوە کە ناوی پەبجیە وەکو ئەو دوو گەنجە جوانەی کە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی پەبجیەوە بەیەک گەیشتن کاتێکی خۆشی وادارم شتێکمان کرد سوپاس.